ئەم دوکانە زیاتر لە 40 ساڵە بۆتە سەرچاوەی بژێوی خێزانەکەی، بەڵام لە چەند ساڵی کۆتایی کارکردنیدا هاوڵاتیەکی زۆر قەرزی لێ دەکات و درەنگتر خێری کارکردنی دەچنێتەوە. ڕاستگۆ نزیکەی 7 ساڵە هاودەمی باوکێتی لە دوکانەکەدا و دەڵێ خەڵکی قەرز دەکەن، بەڵام بەهۆی دواکەوتنی موچەوە ناتوانن لە کاتی خۆیدا بیگێڕنەوە. بە شێوەیەک دەفتەری قەرزەکانیان زیاتر لە 15 ملیۆن دیناری تێدا نووسراوە و تا ئێستا هاوڵاتیان نەیانتوانیوە بۆیان بگەڕێننەوە. بەلایانی کەمەوە 40 ساڵە لێرە دوکانمانەیە، باوکم لێرە دوکانەیە 40 ساڵەوە تقریبان خۆم 7 ساڵە لێرەم. پێشتر کابرا مشتریمانە بوو 15 ساڵە مەعمیلمانە هاو پێشتر مەسەلەن بای 400-500 شتیە بەر هەموو مانگی هاو 300-400 قەرزیە نایەوە. بە ئێستا بۆ نێم بێمەعاشیەوە کابرا 2-3 مانگ جارە مەعاش وەرەگرێ دێ بای 200,000 شتە با لە بێپارەیە و 50,000 25,000 80,000 قەرزێنێتەوە. ئیترەمە هەموو مانگێ دووبارە بێتەوەی لێ قەرزەکەی سەرەکەوی ئێستا لامە قەرزەکەی چۆتە 900,000 ملیۆن 200 ملیۆن 300 بەلایانی کەمەوە گەر هەمی کۆکەیتەوە ئەچێتە 15-16 ملیۆن. دەگونجێت ئێستا پرسیارێک لای تۆی بینە دروست ببێت کەڵەکەبوونی ئەم قەرزە زۆرەی هاوڵاتیان بەهۆی دابەشنەکردنی موچەی مانگی پێنجەوەیە، بەڵام ئەمە کێشەیەکی درێژخایەنە و مێژوەکەی بۆ زیاتر لە 10 ساڵی ڕابردوو دەگەڕێتەوە کە دەسەڵات هەر جارە و بە جۆرێک کێشەی بۆ دواخستن و دابەشکردنی موچە دروست کردووە. ئێمەش بەخوا لەگە خەڵکین یارمەتی خەڵکی ژێینەوە نیە بڵێ مەعاش نادرێ یارمەتی کەس ناین جاری وە لە زۆری خۆشە بین جاری وە کابرا یارمەتی 4 مانگ جارە مەعاژێنێ هەر قەرزیینێ. بەهۆی غروری سیاسی دەسەڵاتدارانی هەرێم لە بەرامبەر حکومەتی فیدراڵ و سزاکەی بەغدادیش بۆ سەر موچەخۆران بەردەوام خەڵک و بازار باجی وەرنەگرتن و لێبڕین و دواکەوتنی موچە دەدەن و حکومەتە ماوە بە سەرچووەکەی هەرێمیش باکی بەدۆخی خراپی هاوڵاتیان نییە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.